بینەرە تەماشەوانان هێژا سلااو و ڕێز ئیرۆکە بەرنمەیەکی تایبەت ژوەرا پێشکەش دەکەم و پشت بە ئاگاهیەن نو هەرێمی و حتانەها ژە چاپەمەنیە و ژە خەڵک ڕاهاتیە ڤەشارتن ئانجی نەهاتیە ئاشکراکردن ئانجی وەختێوی نەهاتیە ژوەرە دەبێژم ئەو پشتی وێژی ئەم ئانالیزەکی دەکەن یعنی ئەv ئاگاهی لەسەر دوو مژارانن وەکمە گوت و تایبەتن بە چاافکانیان من حتا نەها ئەس باوەڕم لە جەیەکی دنێ نهاتنە گوتن و بەرپرسیارتیا وان ئاگاهیانژی دکەم سوکرێ خۆ ئەوژی وەکی و خویا دیکە لە دەمەکیدا و شەڕێکی مەزن لە ڕۆژهەڵاتە ناوین هەیە و ئەو شەڕ هێژی بەداوی نەبووە بەداوی تێ ئانجی بەداوی نایە ئەف شەڕ سەری دکشینیش بۆی شەڕێکی هەرێمی و شەڕێکی جیهانی ئانا ئانجی ئەف شەڕ بە ئاوایەکی ئاشتی خوازانە داوی لێ دێ ئەم نزانن لێ بە هەر ئاوایی هەموو ئالیش بۆی شەڕخوا ئامادە دەکەن و ئەف شەڕ هەرێمامەژی گەلێک پارچەیان ژخوا حەمێز دکا و ژخوا دەگرێ یعنی ژە ڕۆژ ئاواوە بگرە حتا باشوور حتا ڕۆژ هەڵاتشی شخوا لە باکوور زێدا دەنگێکی وینینە و پێڤژۆیەک و لە باکوورژی هەیە لەبێت چارچەوێدا هاتیە ئامادەکردن یعنی ئەس بە کورتاسی ژوەڕابێژم دوو ئاگاهیان پڕپڕ مەزن هەنا هەردوو ئاگاهیژی حرەکەتێ ئۆجەلانی علاقەدار دەکەن لە سووریایە و لە ئیرانی بەریا هەر تشتی وەک من گوت شەڕێکی مەزن لە هەرێمێ هەیە و ئەو شەڕ چ باندۆرێکی لەسەر کوردستانی دکە چ باندۆرێکی لەسەر ناکە کورد دکەون ناوە وی شەڕی ئانا هەگەر و بکەون ناو شەڕ بەکیژان ئاوایی دکەون ناو شەڕ و لێککەوتە و ئەنجامێن وی شەڕی لەسەر کوردان و لەسەر هەرێمێ چاوا دەبە کورد تێدا وەندا بکەن ئانجی تشتێکی قازانج بکەن ریسکێویشنە کێم زێتە هون لەسەر داخفن ئانجی هون دبیزن لۆماژی تولێدنەری دوی چارچەوەیدا دەمەکی درێژە بزاوە پەکێکێ بە تایبەتیژی سەرۆکاتیاوی ڕێبەرتیاوی ئێدی لە ئیمرالی پێنگاوێن جودا داوێژە ئەو پێنگاو لە خۆشییانەکان دچن لە خۆشییانەکان ناچن هەنە کەس دەبێژن ئەمژێ فام دەکەن هەنە کەس دەبێژن ئەمژێ فام ناکەن هەنە کەس بە ئاوایەکیژە ئاوایان بێدەنگن بە ئاوایەکی سەرگرتی پشگیری لێ دەکەن هەنە کەسژی بە ئاوایەکی ئاشکرا دوژمنەتیێ vê پێنگاوێ دەکەن و هیچ و پوش دەکەن ئەم ناکەون ناوە ڤان مژاران کارێمە ئەوە و ئەم ئاگاهیان ڕاست بدەن وە و لە پشتی وێژی ئەم ئانالیز بکەن وەک من گوت هەر وەکو هون لەسەر وێنەیە ڕێکلامژی هون دەبینن دوو مژار هەنا دوو ئاگاهی هەنا یەک لایڤکردنا سی جانیوەری سی یانیری ئانجی سی ڕێبەندان ئانجی بە تورکی سیێ ئۆجاکێ دەناوبەرە هێزە سووریای دیموکراتیک و ئەحمەد شەرع گەشتیە پێڤژۆیە خۆ هەری داویە لێ نەهاتیە ئیعلانکردن ئەو ئیعلانکردن چییە ئیعلانکردنا داوی هاتنە هێزێن سووریای دیموکراتیکە ئەو یەک یادنێژی ئۆجەلان لەسەر شەڕی ئیرانی و ئەمریکا و ئیسرائیلێ پێشنیارێکی نو هەمژە دەوڵەتە تورکیا ڕاکریە هەمژە پەکەکێ و پەژاکێ ڕاکریە کو دەوڵەتە تورکیا بە پەژاکێرە لە هەف بکەن و بە هەڤرا تەف بگەڕێ لێ خویا ناکە بە هەڤرا شەڕ بکەن بە هەڤرا ئاشتی بکەن بە هەڤرا لە دژی ئیرانێ بن بە هەڤرا بە ئیرانی ڕابن نەگوتی دەنێگوتیە بە هەڤرا تەف بگەڕێن و ئەوژی ژەعالیە دەوڵەتە تورکیایە ئان هاتی ڕەتکردن ئانجی حتانەها بەرسیفەک جوابەک ژێڕا نەهاتی داین ئەم کا لەسەر یا یەکەمین باخن ژخوا گاڤک و ئەو پێڤژۆیە ئیمرالی دەست پێ کرد و جارە یەکەمینژی هەواڵێ وەبوو بەحس کرد پشتی من بە 15 ڕۆژان ئیدی ئەلمۆنیتۆر ئەمبەرینی زەمان تشتێک لەسەر vەیەکێ نویسان ئاگاهی ئێمە کێم حتا زێدا وەک هەفتوو بوون وێ دەمێ ئیدی کەسی باوەڕ نەکرد پشتی و ئەمبەری زەمان گوت ئیدی گوتن جارە ئیدی هەنێکی هات باوەڕکردن و پشتڕاژی ئیدی ئەو تشتێک و بە تورکی ژێڕا دەبێژن تۆقە لاشما یعنی ئەو تۆقەیە ناوبەرە دەوڵەت باخچەلی و هەیەتا دەم پارتیە و پشتڕا داخوایانیە باخچەلیژی پێڕەهات ئەو تشت هێدی ڕسمی بوو کە تا پراکتیکە و پشتڕا هێدی ئەو یەک و سابووک و هەم لە سووریا باندۆریوی هەبوون هەم لە باشوور باندۆریوی هەبوون هەم لە باکوورژی باندۆریوی هەبوونیتی لە سووریای باندۆر چ بوو
ام پشت بحثا باشور بکن جبوی کو تشتی کو روجهالات کردستانی علاقه دار دکا هنکی گریداییه ویکیه لسوريا تشبو لسوريا بردوام اوجلان ايدي هذا سوريا ديمقراطيك راقود ما ام بدولته لهف دكان ما لهف كريا خوجة اسرائيلي بباريزا وبر بحثا غزة ذكرت ودقود بحكومتها الشامرة لهف بكان ليه زي خوا حتى كوش دستي وهبه بباريزا ايدي ابيك تشقاسي هاد قودار كرن تشقاسي نهاد قودار كرن تشقاسي ليستوك لو وردا هبون ام نظام ليه تشتكو أزد زانم دبكو هون حركس نزانم برپرسیاری هری مزن یا عسكري یا پککی لوربو يك يا دوامين يعني إسرائيل بعضا يكي راس وراس دنا في مسألة دليست يعني و آف قالك جارنا برشاوة تركيا دهات كرن ولو حتى داوية بنجي عيني هيفي كو شر لحلب دست بكرت لدو قركين كردي لو دريدا ايدي مديت لباريسي هفدي تنك دنا برا هيئة السوري وهيئة إسرائيل تشيبو وهاكن في دانجي بآفايكي جا آفايان أقدار بو أنجي لوربو ولو ماجي حرت تشتكوي دمي هات داوي ليانين شد ببلا ببا تشقاسي إسرائيلي دبيجن أف لها فكرن تكل يا أخوة بكردان رانبو لي إسرائيل تشتكو دقوتن لي خدي درنكت لي كردان خدي درنكت وكرد لا وي فراتي درخستن وكرد لجزيرة حبس كرن اگر کو افشرنا هاد بسکناندن دي داویکی پر خراب ببیا لو ماجی مدید سی ریبندان سی اوجاک سی جانیوری ایدی له فکرنا هری داویه کو پر بس بسر ایشبو پر بململانه بو تنگجین پر مزن هبون او له فکرن هات انجام داین لسر چن خالان و دوی هفدی تنه داجی ایدی لگورنانا هزن سوريا ديمقراطيك بعضا يكي آشكرا دهات ديتم و أفيك مديت لأستي ناف دولتي داجي پر يعني خيابو كو بريدا هاد محاضر كرن داخلين توماس باراك و حركة إسرائيلية جي تاني دقوتن دا ما هناك سيناتورين زايونيست ين أمريكاي هناك أو كرن هناك تهديد ومهديد كرن ليدا براكتيكي دا تشتك تشنبو او تشتك جي تشنابه جخوا او سيناتوريكو تهديد كرنو تشتان مزن دكانو او يعني اف بريدا جي هناك ليستوكين وساكرنا يعني او سيناتور بريجي ديكاريبون ريكي لبيشيا إرشا سر سريكانية بلكي لسر عفريني نكاريبون ليه ديكاريبون ريكي لسر إرشا سريكانية بقرن ليه نقرتن حتى كو ترامبا يكمين يعني كابينيه ترامبيا يكمين داخل يعني دا قوت كو ام عسكري خول سوريا يدكشين وكشان دنجي وبشراجي دولة تركيا هات چند كيلومترك وباجار السريكانية داگير کرد گرس بيجي داگير کرد نوسا پشتوی عيني سيناتور رابو از ايكونوميات محف بكم از وصابكم از وصابكم از وصابكم تاني لجيكي دا سكناندن لي در نكردن في جارجي عيني وصاب لي ديسانجي شانسي سيناتوري هي دكاره ايدي دنافا كردان دا خوب دي حسكرن بورتريوي تشدكن او تشتن مثلا افادكن لي د براكتيك دا او سيناتور زايونيست تشتك جبوي كردان نكر او سري قالك نقاشا هاتن ذكرن يك جوانجي شما كرد هزن سوريا ديمقراطيك دما شرع رقايدا بروسان را اتفاق نكر يك جوانجي او يعني من او اغاهيجي اني سر زمان بريا شرع رقاي بريا يعني بريا منجي قال لك سان بحث كربون كو روس باكيتك بيشكشي كردان انجي بيشكشي هزن سوريا ديمقراطيك انجي حركه اوجلاني كربون كو لوي دريدا بهفرا يعني بروسان را بسوريا يرا حتى حزب الله جي لبنفا اريكاري بكا كو لشونا امريكاي بروسيا اتفاقك استراتيجيك بي افاكر او اتفاق نهات افاكر لشوناوي اتفاق بامريكان راح هات افاكرن جبويش اتفاق بامريكان راح هات افاكرن جبويكو بيرن بترولي لجم امريكان بيرن بترولي ديرزورو روميلان و يادني تشبو او بيرن بترولي برجوانديا كيوي ده همان دمدا بباشورة بدا الصلاة باشورة بتايبتيجي ببدك راهبون جخودنا برافان صالاندا لبرشاوي عربان لبرشاوي خلق ديرزوري ايدي او بترول دهات فروتن روجانا دو سطي زيدتر
تانکرین مزن ایواری بشاف جبوی کو بروج ندخواستن بشاف دکاتن ری قامیش لی درباز دکرن دچون لدیر زوره او تریل بار دکرن و دچون باشور لورجی با آوایی که قاچاقی دهات فروتن ددان ترکیه تشتكو از دزانم لدردوري 15 دولاران برميلكي بترولي هاتيا فروتن دانكي دانا برپرسيارين پدكي جي بچقاسي دانا تركيا نزانم و تركيا جي خستي ناو بوريا بترولي أذربيجاني فروتيا إسرائيلي چند سال و أبيك بيرنجي بردوام کرد و هم سوريا جي ناراضي بو هم روسيا جي ناراضي بو هم عشيرتين عربان جي ناراضي بون لي پارێکی پر مەزن هات قازانجکردن ئەو پارێ چپێ هات مرۆڤ نزانە یعنی مرۆڤ دەبینێ نەخۆشخانەیەک نینە جادەیەک نینە خانیەک نینە سازیەک نینە پەرلەمان نەهات ئاواکردن تشتێک نەبوو تەنێ زهنیەتێکی عسکەری بەرخودان لێخە هەواڵن و شەڕوان و تشتن وسا هەبوون و هەری داویەدا ئیدی وسا ئەو وسا کرد و روسيا كارفداني خوني شان بدا و روسيا جي بتركيا را اتفاقكي پیش خست دبي اتفاق دا چن آلوگوري هاتن کرن ايدي آلوگوري يك اداره کرنا جهاديان بو جي ادلي بزيدتر برف سورياي نچن يا دومين اس 400 بو يا سيمين جي مسألة عفريني بو و پشتراجي يعني داوية صالة بورتيدا إيدي أمريكا قد شولي ونما كاري وخلاص بو وفيدا كاري يكر لهم بري داعشة و15,000 شهيدان اللي تشتكوا دخوازن أو ناخوازن جي أو لو ما جي أو لها فكرنا سي ري بنداني سي أوجاك هات إمزاكر لذي ري كفتني دا تشتك بنابي هزن سوريا ديمقراطيك هي نينا چه هي لوردا انتغراسيون هي لغوري انتغراسيون هي چه هي دسبيكي قوتن سي فرقة يعني سي بالتركي دبتو غاي سي فرقين عسكري غريك آفا ببن بشترا قوتن لكوبا نجي فرقيك آفا دبا فرقيك انتي تيرور آفا دبا لحمو سوريا اكتيف دبا وانا يكجي راس درنكتا تشتينها دو آقاهي هري داوي جمراهاتيا لسر نسي فرقيان سي ليوان لها فكرنا و هجمارة هر ليواكي 1300 كسي قرق درباز نكا كيم تردبا زيادة نابه يعني لجزيرة سي ليوا تشدبن او سي ليواجي قريدايا وزارتها برافانينا هجمارة وان 1300 كسا يعني بحميان جي ناكي 4000 چكدار او دوي دريدا تشتيكو هون دەستپێکی احتیمالە پرسیار بکەم باشە ئەو شەڕوانێ ژن چ بوانتێ ژخوا دەستپێکێدا حتانەها حکوومەتە دەمکی یعنی دەبێژن دەمکی چ قاسی دەمکیە ئەو ژێ جێ پرسیارەنە حکوومەتە شامێ باشکرا گوتیا دەناوە vê ئیتیفاقی سی ڕێبەندانێدا تشتێک بەناوێ ئارتێشە ژن نینە ژخوا ئەو دژی ئارتێشە ژنە تشتك جي بنادي ارتشا جندا نينا لها فكرنا كوهيا امزاي احمد شرع امزاي توماس باراك امزاي مظلوم عبد الله سرا تشتك بنادي جن وارتشا جن وتشتي وسا نينا لو ما او جين نها شو نهاتيا قبول كر لو ما ايدي تولد نري براستيجي او خطا سيمين وكونفدراليزم ديمقراطي و ايدي او سلوغان بري جاليور ابوتشيلر جاليور اورتادوغوي فتح ايديور او تشانا حميد شنها لسوريا ايدا انتغراسيون كيا و ستاتيو كيوينينا اللي تنه وك ما قلت كرد دنابع ارتشا سوريا دا جيدغرن يعني ناجيجا 4000 كرد جيدغرن ج 100,000 دبن 4000 او 4000 جي غريداي شامنا وك ما قلت و ستاتيكي سياسي خسريكي سياسي لا مركزيكي سياسي بتو افايا نينا تشتكو هي خسريكي كولتوريا حلبكي او باكيتا كو روسان بيشكش كربو بريا 2016 اللي باكيتا دا باشكرا اوتونومي هي ودوي اوتونوميا دا كرد بجدارن لدى الصلاة داريا سوريا دا بافايكي سربخو تدا بجدارن لي اويك نهاتن انجام داين وك ما قلت جبويكو هنك طموحو هنك داخوازيان حركتا كردي افبكو زيادة ترچكين امريكاي بدز بخن بودجي امريكاي بدز بخن او جوجي زيادة تر وك ما قلت شافيوان لبترولي دير سوريا او بترولجي تشبي نهات حركة سكنها دبينا ايدي او
مۆدێلا ڕۆژ ئاوا بەوی ڕەنگی مرۆڤ لێ دنەرێ دچە بە تو ئاوایان ئیدی ئیرادەیەکیوی سیاسی زێدە نامینی. ئەم وەرن سەر خاڵا دووەمین ئەوژی دیسان ئەوژی دوو ژمڕە هات ڕاگەاندن ئەف چاوکانیا و بەرێ دگوت لە هەفکردنەك دەناوبەرە ئیمرالی و دەوڵەتە تورکیاییدا هەیە بەریە 2 ساڵان و من جارە یەکەمین بەحس کرد پشتی من عەمبەرین زەمان و ئاژانسا ئەلمۆنیتۆر بەحس کرد و پشتڕا دەرکەت و وسایە عینی چافکانی ژمڕە گۆت دوو هەری داویە ڕۆژێن هەری داویە کیژان ڕۆژە کیژان سەعاتە نزانم ئەو جەڵان داخوازیەک ji dewleta Tirkiyeyê û ji PKK û pejakê rakiriye ku bi hevra hereket bikin eger ku hereketekî dikin li Rojhilatê Kurdistanê li dijî Îranê lê negotiye yanî bi hevra şer dikin şer nakin negotiye tenê gotiye bi hevra herb ittifaq bikin bi hevra hereket bikin bi hevra tev bigerin û devê derê de jî het demeka êdî ew pêşniyar hatiye kirin dewleta Tirkiyeyê bi avayiyekî pozitîv nêzîkî vê yekê nebûye heta niha jî bersîv nedaye. Gelek dengo hebûn ku berê jî hinek berpirsyarên PKK çûne bi Îranê re hevdîtinek kirine hevdîtinek li Silêmaniyê hatiye ava kirin gotine wekî roj ava hûn Rojhilat bidin me lê berpirsên Îranê ev yek rat kirine û berpirsên Îranê gotine em pejak jî nas nakin. Niha dewleta Tirkiye jî aynî tişt dike. Yani dewleta Tirkiye di destpêkê pêvajoyê de şertê wî ew in ku hereketên ojelanî bi YPG, bi Hesed, bi PKK, bi pejakê wî, bi kejekê wî ji holê rabibin werin helweşandin. İhtimalê yek tiştî heye hereketekî sivîl mîne civaka medenî li Bakur li Tirkiye li Bakur jî li Tirkiye ava bibe û ojelan serperiştiyê wî bike. Ojelan serokatiyê wî bike. Ji wê zêdetir tiştekî ku bê qebûlkirin heta niha nîne. Lê heta niha jî tu lê dinêrî hêzên gerîlayên PKK yani ez wî jî bêjim devan rojane de piraniya gerîlayên PKK an jî gerîlayên PKK di nava YPG de bûn li Rojava derxistine. Piraniya xwe yani ew ên berpirsyarê mezin jî piranî derxistine kesek têde nemaye zêde hene kadir têde hene lê zêde nîne hemû wana vegeriyan li bin çavdêriya mît û li bin çavdêriya PDK de bi hevra êdî vegeriyan û çûne Qendîlê û li Qendîlê hêjbarekî zêde ya gerîlayên PKK ava bûye ji xwe gerîlayên PKK û pejak bi hevrane yani behsa hêzê pejakê têkirin ew hêz hêzê PKK ye bi hevrane û tamamen li berê de jî entegreyê hevdibûne ihtimala qerargahekî biçûkî pejakê hebe dewr de çapa menye govarek komûnîkasyonek tiştek hebe lê ji bo bilavkirin bilavokekî tiştek hebe lê tiştekî din wekî niye hêzê eskerî hemû hêzê PKK ye. Di heman demê de yani ew qas hêz ku heta niha hem li başûr maye hêzê PKK hem hêzê pejakê maye ihtimalekî mezin heye ew jî henekî daxwaziyekî navdewletî be ku ew hêz heta niha maye. Ji bo ku me dît İsraîl berastî jî di vî warî de lêstokên pir mezin dike. Yani İsraîl ne tenê li ser hêzên Rojhilat û PKK lêstokan dike di vî warî de li ser hêzên başûr jî lêstokên pir mezin dike. Hêr beşek ji hêrişên ku herî dawiyê tên kirin li ser mala Nêçîrvan Barzanî bigire heta meseleya spîlik yani em nabêjin Îran têdanîne lê manipülasyonek oyînek dewr de heye. بەتایبەتی jî ya ser mala Barzanî artêşa pasdaran got ew êrişekî terorîstiya daxwaziya lêkolînê kirin malîkî çend car daxwaziya lêkolînê kir ez bawerim dûsê daxiyanî da Sûdanî daxiyanî dan xuya dike dewr de êdî lêstokek heye oyînek heye ku İsraîl dixwaze hêzên başûr jî bixênava vî şerî de demê pêş de ji bo ku ew şer geştiye krîzekî pir mezin درێوێ ku kirin têrê nake Îran hêjî di destê wê de mûşekên balîstîkî û dron mane heta ku di destê wê de mûşekên balîstîkî dron hebin û heta ku şer fîşekek jî bê teqandin kesek çavê wî lê nebe ku li nava Îranê an jî Îranî li hemberî rejimê serheldanê bikin. Îranî vê yekê nakin. Yani Îranî bi avayekî nîştîmanî netewîya Îranê difikirin. Di navwana de bêguman arîstokrat û çînên jor hene عشيرات هنا تشتكي دني احتمال بخوازن لين نها ناكن لي بقشتي برانيا خلق
يعني تولد نريد ناواندا هنرمند هنا ناواندا اكاديميسيان هنا كسك حزناكا ولا تيوي ايدي حقارات لي بيكرن ايكونومياوي بي بومبا باران كرن بيش سازينوي وفابريكينوي بين بومبا باران كرن بترولي بي بومبا باران كرن كهربائي بي بومبا باران كرن آفي بي بومبا باران كرن وخلق بي برشي كرن بي تاري كرن لوي دريدا كسك يكو دجمني رجيمه ايراني جيبه ناچا سرهلداني ناكا وكيف إسرائيل وأمريكا نين دوارة كدني إسرائيل وأمريكا دبي شريدا حتى نها تنيمانا ورايا قشتي روشالاتا نافين وأوروبا وأمريكا جي حتى تي لبرجوانديا دونالد ترامب وإسرائيل دانينا هون خواني شاندان أمريكا يدبينن يعني كامور نصر مجارخو لبي تشارشوي دا إسرائيل دي ساد خوازه ايدي بهر آوا يكي بي هيزن كردي بخينا بشر احتمال إدارة نو يا ترامجي فيك بخوازه أو جي لدوه جيان شدبه دي جيك ودي قطع رجامي بلافدكا أو لعلي باكورة يعني كردستان وسنوري تركيا احتمال سنوري أذربيجان به لأساس خو إيرش لسر دردوري هرمزي يعني لسر كنداوا فارس أنجي كنداوا عرب أنجي كان بيجن كنداوا بصرائيل إيرش لسر كنداوا بصرائيل جبويكو جي هري استراتيجي جبوي إيراني كنداوا بصرائيل إيران كنداوا بصرائيل هبه چەند ساڵی دنێژی دکارە وسا بەوی ڕەنگی کارتی خۆ هەری مەزن بمەشینە شخۆ نەتەنێ نەها کەنداوە بەسرایە دە هەمان دەمێدا بابل من دەبژی ئێدی کارتەکە دەدەستی ئیرانیدایە ئیرانی و ئەنساڕۆڵایەن یەمەنەیە بە هەڤڕا دەکارن هەردوو دەریێن استراتیژیک یا بازرگانیا جیهانیە یا بازرگانیا ئەنەرژیە ئێدی قەپات بکەن ئەو یەکش بۆی دنیای دەبە مەسەلەیەکی پڕ تەهلوکە و مەترسیدار دەوێت دەرێدا ئانگەرێک ترامپ تەسلیم ببە جوێ شەڕی بڕەوێ بە ئیرانی ڕا لە هەف بکە ئەوژی داویە هەژمونگرەیە ئەمریکایەتێ ئانجی دەوێ ئۆپەراسیۆنێکی عەسکەری بکەن ئۆپەراسیۆنە عەسکەریژی وسا هەسان نینە ژە بۆی کو لەوێ دەرێدا لە کەنداوە بەسڕایەدا ئیران نەتەنێ نەها حازرتیویانە ئیران لە شەڕێ عێراق و ئیرانێ و پێوە یعنی 1970 ئامادەکاریوی هەنە ئامادەکاری هەن بە قاسێک و هەموو دنیا پشتگیری عێراقی دەکرد هەموو عەرەب هەمی کەندا و پشتگیری عێراقی دەکرد عێراق نەکاری بوو زێدا بچن ناو عەردێ ئیرانی لەوەردا ئیران هاتە ناو عەردێ عێراقی لێ عێراق نەکاری بوو یعنی ئیران کاری بوو فاو داگیر بکە ئێران کەم مابوو بەسڕا داگیر بکە نەوسە بە قاسێک و ئەمبارگویەکی مەزن لەسەر هەبوو و پشتگیریەکی ناودەوڵەتی کێم ژێرا هەبوو لێ نەها ئێدی 30 ساڵ هەشتێ و پێوە حتانها ئامادەکاریەکی وانی وسا مەزن هەیە لەبەر و دە هەمان دەمێدا رووس و چین و پاکستانژی وسا بە هاسانی ڕناوەستن لەوەر ژ بۆی کو پاکستانژی دەزانێ گاوەک و ئیران بکەوێ گاوەک و مەسەلەیە ئەنەرژیە ئیرانێ ئێدی ژڕۆژەوێ بە تەمامەتی دەرکەوێ سڕەیە پاکستانێ دێ پاکستان دەبە یەکەمین وڵاتێن مسلمان کو خودیە چەکەی نوکلێریە دوێ دەمێ دە هەمان دەمێدا پاکستان ئیران و چینێ بە هەفتووە گرێ دەدێ و کەنداوە بەسڕایە ji بۆی جیۆپۆلیتیکە رووسە و چین پڕ گرنگە لە باژێدی ئەفشار ئەنەرژیەکی مەزن دەخوازن ئیدی لە باکوورژی هەنێکی دیقەتە ئیرانێ بەڵاو بکەن یعنی ئەف هێژی دەڕۆژەوێدایە ڕاستە بەر سیاستمەدارên کورد لە باشوور vêyekê naxwazin û siyasetmedar û partiyên rojhilat jî li bin bandora siyasetmedar û partiyên başûr dane berjewendiya wan jî pir entegrê hevdû bûye û dewarê istixbaratî û eskerî da jî pir ew e yek ji wan e lêxistina îraniyan li baregehekî pêşmergeyan li Spîlik henekî girêdanekî xwe bi vî rengî heye yani li Spîlik hinek karên پێشمەرگێن ڕۆژهەڵات جی دەهاتن کردن بەرێ ئەو تشت هەرکەس دەزانن لەوان ڕۆژانە هاتنەکردن نهاتنەکردن ئەم نزانن لێ هەنێکی تشتێکی وساژی هاتیکردن بەرێ و هەنێک کەسایەتی هەنا پڕ نێزی ئەمریکا و ئیسرائیلە بە ئاشکراش بۆ ئەمریکا و ئیسرائیل کار دەکەن حکوومەت باشوور بە تایبەتیژی پەدەکێ ئێدی چەند جارە ژە ئیرانی ڕاگوتیە ئەو کەس مەنانی نەوێ دەرێ و ئەم نەکارن وانە ژورژی دەربخن لێ لەوێ دەرێدا ئەمریکی و ئیسرائیلی وان دەپارێزن بارەگای هەولێر وان دەپارێزە یا ئەمریکایە بارەگای حەریر وان دەپارێزە و هەنێک بارەگا و استخبار سازیان استخباراتیان ئەمریکا و ئیسرائیلی هەنا وان دەپارێزن پەدەکە نەکارە بەسەری خۆ زێدە وانە ئیدی تشتێکی بەوانە بکە کام ڤەگەڕێن سەر مژارێ ئیدی نەها ئیران تورکیا ئەڤ یەک چما ڕەت کرد
وەک مەگوت یعنی تورکیا دەناوا ململانێ و فکر عندنێکی پڕپڕ مەزندایە ژعالیەکی لە دژی ئیرانی هەر ئیمزایەکی دیکە و محالفەتە هەرێمی یعنی سعودیا و کەنداڤ و وانە کۆم دەبن هەری داویێدا جوینەکردن ئیمزایە هاکان فیدان لە بن بوو لە ئالیەکی دنێ لە ناوخۆدا ئیدی تشتێکی دنێ دەبێت بۆی کۆ ڕایە گشتی ناوخۆی یا تورکیای یا سیکولار یا ئیسلامی یا محالفەت یا دەسەڵاتدار دژی ئەمریکا و ئیسرائیل ئەم نابێژن لە ئالیگری ئیرانینە لێ دژی ئەمریکا و ئیسرائیل ئەو بەرەیداژیە ناژیە لێ ئاو نەتەنێ تورکیایە گەل لە وڵاتێن دنیژ هێنا لە عراقیژی وسایە لە کوردستان عراقێداژی ڕایە گشتی بەڕاستی وسایە یعنی تو بخوازی نەخوازی یعنی ژەوەی و ئیدی بە ئەمریکی باوەڕی بەوە نایەکردن گرانیە خۆش دەستدانا مزداقیەتی خۆش دەستدانا و کاری ئەمریکی وان ساڵێن دومایی لە ڕۆژهەڵاتە ناوین و لە جیهانێ دکەن کارێکی نەمەعقولە یعنی تو سەرۆکی وڵاتێکی بە شەف لە خەوێدا دەڕەوینی ژنێویژی پێرا دەڕەوینی تو دچی بە ناوێ دیموکراسیە ئێرش دەکەی سەر ئەفغانستانی وە قاسی ئینسانان دەکوژی و پرساشی پشتی 20 ساڵان تەرک دکەی و دیسە ددەی تالیبان تو دچی عراقی بە ناوێ دیموکراسی ئیدی تاڵان و باڵان دەکەی سەدامەکی دکوژی لێ لە شووناوی چەند سەدامانتینی تەولی هەف دەبێ کەس کۆنتترۆلە کەسی بەسەر کەسی رانینە ئیرۆژی لە عراقێدا کیژان هێز ئێرش دکا کیژان هێز ئێرش ناکە گرێدایەکیە بەڕاستیژی زەحمەتە مرۆڤ بکارە بە سەری یعنی دەوێت تەبلیهێویدا تشتێکی فام بکە ژبووی و هەر کەس لە عراقێدا هەیە هەر کەس لە عراقێدا هەیە هەر کەسی لە هەرێما کوردستانێدا هەیە لۆما ڕایە گشتی بەگشتی لە ڕۆژهەڵاتە ناوینی لە تورکیادا دژی شەڕە یعنی ئەردۆغان مەجبورە تشتێکی وسا ببێژە و ji بۆی هەڵبژاردنێن پێشیەژی تشتێن وسە گرنگە لێ لە چ دەبە برابە تورکیا بەزگی خۆ بە گرێدایی ناتوویە بەزگی خۆ بە گرێدایی ئەمریکایە و ئەمریکا دەوێت دوماییەدا ئابلۆق جەزای حەڵق بانک لەسەر ئەردۆغان ڕاکرد داهامان دەمێدا ئیدی ترامپ لە هەر جێکیدا گوتنێن ترامپ پڕ لەسەروی مرۆڤ نەکارە زێدا ئانالیزێکی ڕاستگویانە بکە ئانالیزێکی بە ئیسیقرارکە لێ دەداویێدا یعنی دژمناتیە ناتو دژمناتی هەموو وڵاتین هاوپەیمانی خۆ دەکات دەبێت ئەو کێری تشکی نایەن ئەو کێری منایەن ئەو نهاتن ئاریکاریامە ئەزێوانە مەحف بکەم لێ پەسنە ئەردۆغانژی دەدەیت ئیدی ئاف چییە نەچیە ئەم نزانن لێ کە ئەم کام لێ بنەڕن ئەردۆغان چما تشتێکی وسا ناخوازە هەگەرکو ئیران لاواز بوو هەگەرکو ئۆپەراسیۆنێک لەسەروی هاتکردن چما ناخوازە بە پەژاکێرا بە پەکێکێرا لاف بکە یعنی وەک مەگوت گری ئاف بەریا هەر تشتی دەوێ پێواژەیە و دەست پێکردنا دەوێ پێواژەیەدا ئیتیفاقکردن بە یەپەگێ و پێدێ و پەژاکی و پەکێکی و کەجێکی خەتی سۆرە جوانڕە ئەوەکو گەرەک ئەوانە نەمینن لێ دیسانجی هەگەرکو ئۆپەراسیۆنێک ببێ ئەو ئۆپەراسیۆن ئەگەر هێزن کوردی بکەن دەنابە هێزێ کوردی هێزێ هەری بە باندور پەژاکە ئەم نابێژن پەژاک بخۆوە لێ هێژمارە هەری زێدە شەڕوانین پەکێکێ دەنابە پەژاکێدانە و بارەگای ئەوان تەولی هەفدوونە ji خۆ لە باکوور چەند ساڵات شتێک نەمایە لە بەهدینانژی پەکێکە هەمی ڤەکشیایە هەمی چویە سەر سنووری ئیرانی و لەسەر وی سنووری چەند ساڵن ئامادەکاریان چەک و حتا پیشەسازیان بچووک یا چەک و تونێل و ئازوقە و تشتێن وسا تێن کردن و دە هەمان دەمێدا پەژاک بەرەڤژی پارتیەندنێ تاقە پارتیە کو لە هەرێمێن کرماشان یعنی هەرێمێن کو لۆڕ و کەلهۆڕن و هەرێمێن کو کوردێن شیعەنە لەوێ دەرێدا تاقە پارتیەکە کو ڕێخستنێوی هەبوویە و احتیمالە نەهاژی هەبە و احتیمالە هێزیویژی کێم بەژی هەنێک لە ناو خۆی ئیرانیدا هەبێ پارتێندنێ هێزێوان نینە دەستبرینێوان نینە احتیاجێکیوان بە پەژاکەیە هەگەر هێزێکی کوردی ئێرش بکە دەوێت پەژاک دەناودا لۆماژی تولێت نەڕێ پارتیەن ڕۆژهەڵات بەرێ پەژاک قەت قبول نەدەکردن دەگوتم ئەم چما بە پەژاکی ڕاڕوونن ئەم بخوازان ڕوونە ئەمێ هەرن بە پەکەکێرا ڕوون لێ داویێدا مەجبورمان ئیدی ئەو شەش پارتی ئیتیفاق پێرا کرد کۆنگرێ لەندەن لە 28 یعنی دو پێرێ بوو هات ئەنجام داین دەست پێکێ ناوێ یعنی پەژاک هاتبوو داوەتکردن ئەو ژ لیستێ ئاڤیتن دو دیسا ڤەگەڕاندن ناڤە لیستێ ji bo ku tiştekî wisa hem ji exlaqiyen jî nabe yani tu behsa diyalogekî demokratîk di navbera partiyan rekeber û opozisyonên Îranê dikey û partiyekî tu ji nav de derdixî lê hinek partiyên muttefiqên Kurd di nav de mabûn ew jî bêdeng bûn ew jî bêdeng bûn her çi qasî mirov nizane kîjan ji wan tawanbar e kîjan ji wan tawanbar yani kîjan ji wan xwastiye pejak têda derkeve kîjan ji wan nexwastiye pejak têda derkeve
بەوی ڕەنگی یعنی هەبوونا پەژاکێژی دەوێ پێواژوێدا مەجبورە لەوێ دەرێدا تشتێک و هەری احتیمالە تێکردن تورکیا بە پەژاکێرە بە هێزن کوردی ڕاژی اتفاقەکی ناکە دەوی واریدا چ دکە ئیدی تورکیا احتیمالێکی پڕپڕ مەزن ڕادەوەستە حتانی کو ئیدی مەسەلە دەگێ ئاستی ئۆپەراسیۆنێکی پڕپڕ مەزن لەسەر ئیرانێ و لێ دنەڕێ گاڤک و ئیران لاواز بوو احتیمالێکی مەزن هەیە ئەوژی ئێڕش بکە ئێڕشێ کو دکە ئیدی تورکیا احتیمالێکی مەزن هەیە لە گۆڕی و هون دبینن ئەو نەخشەیە ئیرانەیە ئەزەربایجان تورکیا سووریا بەێ عراق ببورینن لەێدرێ سووریا لەرە عراقا لەێدرێ ئیدی لە ئەv هەرێمێ سۆر هەرێمێن ئەزەربایجان لە گۆڕی وێ نەخشێ چقاسی ڕاستان نەڕاستە ئەم نەزان دەبکو ئەو نەخشانێک کەماسیویتی دابن وەک هەموو نەخشێن حتا وەک نەخشێن و کورجی جار ناجار بەسەری خۆچێ دەکەن و کوردستان دەبن حتا نێزی بەحڕین و کوێجی یانجی حتا بەحرا خەزەرژی دەبن یانی دەبکو دەوێ نەخشێداژی هەنێک کەم و کورتی هەبە لەوێ نەخشێدا ڕاستیەک هەیە لە هەنێک باژێر و هەرێماندا کورد و ئەزەری دەناو هەفتوودانە ئەوێ سۆر پرانیا خوا ئەزەرینە ئەو ئەزەربایجانە ها ئەف سنووری تورکیا یعنی لە گۆڕی وێ نەخشێ سەر سنووری ئەزەربایجانێ و احتیمالەکی ڕاژی هەیە ئەف دەر ئیدی پرانیا خوا ئەزەری بن لێ ئەف دەر یعنی ئەف دەرێ ئەف ڕەنگی پرتەقالی کورد و ئەزەری دەناوە هەفتوودانە بە تایبەتیژی دەردۆرێ باژارێ ورمێ و احتیمالێکی پڕپڕ مەزن هەیە وێ دەمێ تورکیا هێرشێ ڤانجیانە بکە چاواکو لە ڕۆژ ئاوا کرد و وانجیانە احتیمالێکی مەزن هەیە داگیری بکە و ئەو ئەزەربایجانجی دکەوە پشتوی هەگەرکو ئیران لەوێ دەرێدا یعنی ئەمرێت نەرن ئەو کەنداوە لەوێ دەرێدا بێ لاوازکردن ئانجی ئۆپەراسیۆنێکی ئاسکەری چێ ببە و دەوێ ئۆپەراسیۆنێدا هەنێکی پێشکەتنێن ئەمریکی و ئیسرائیلیان مرۆڤ ببینی لەسەر عردێدا و ئیران هەنێکی باندۆری خۆکەم ببە احتیمالە تورکیا کارێکی وسا بکە و وێ دەمێ دەناوە کوردان و دەناوە هێزن کوردی و هێزن تورکیادا چچە دەبێت چچە نابێ ئەمێ وێ دەمێ ببینن ئەمنەها نەکارن تەخمین بکە بەڵێ ئیدی مرۆڤ لێت نەرێ لە گۆڕی وێ دانستانەکی ئۆجەلان بە تورکیایڕا بە پەکەکە و بە پەژاکی ڕاچێ بووە لێ ئەف ئەنجامی خۆ وەرنەگرتنە کام لێ بنەرن دەدەمێ پێشدا چ دەبە سوپاس حتاکو نەها هونمە گۆدار دکەن ئەس دێ ئیرۆ ئێوارێ دەمەکی دنێ هەمان پەخشێ هەمان ناوەڕۆکێ بەزارەوەیە سۆرانیژی پێشکەش بکەم دەم باش سلااڤ ڕیس